خوایان لەوەزە سپاس بۆ خوا بە ڕۆژووی بۆیە دڵنیا بن لەوە کە خوای گەورە میهرەبان فەرمانی بە ئێمە کردووە بە ڕۆژوو بوون. خوای گەورە میهرەبان دەیەوێت پێی خۆشە بەهۆی ڕۆژووەوە ئێمە لە ئاگری دۆزەخ بەدوور بکات. لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتۆ خۆشەویستی پاک فەرمووی صلی الله عليه وسلم الصيام جنة وحصن حصين من النار. بەڕاستی ڕۆژوو فەرز بە یا سونەت قەڵغانێکی بەهێزە، قەڵایەکی بەهێزە بۆی کە خوای گەورە لە ئاگری جەهەنەم بپارێزێت. چۆن ئینسان کاتێکە قەڵغانێکی پێیە لە ڕۆن و شەمشێر و لە شەڕە خۆی پێ دەپارێزێت، ئاوا ئینسان بەهۆی ئەم ڕۆژووەوە خۆی لە ئاگری دۆزەخ دەپارێزێت. وقڵایەکی بەهێزە چونکە ئینسان بەهۆی ئەوەی کە جاران لە قەڵایەکی بەهێزە بۆیە خۆی لە دژمن دەپارێزێت. حتى في عمل الفاطمي صلى الله عليه وسلم حديث صحيح تقريبا هر کسی یک ڕۆژێ سنت بگرێت خوای گەورە 100 ساڵ ئاگری جەهەنەم دووری دەکات. باشە ئەگەر ڕۆژی سنت 100 ساڵ ئاگری جەهەنەم دوور دەخاتەوە ئەوێ فەرزەکە چ نەفێری چەندێ لە ئاگری دۆزەخ دوورت بخاتەوە کەواتە دڵخۆش بە بە ڕۆژووی. خوای گەورە بەهۆی ئەم ڕۆژۆ کە تین و برسی دەبێت خۆ دەکۆمەڵێشت دەگریتەوە ئاگاشتەکەی ئەوێ خوای گەورە لە ئاگری سەختی دۆزەخ دەپارێزێت. خوای گەورە میهرەبان کەسێکی خۆش دەوێت کە بە ڕۆژووە هەمومان خۆشە خوای گەورە خۆشمانی بوێت. هەر عەبدێک هەر بەندەیەک خوا خۆشی بێت وەڵڵا دڵخۆش بێتەوە. براوەیە لە حەدیثێکی صحیح بوخاری موسلیم داهاتۆ خۆشەویستی خوا فەرمووی صلی الله عليه وسلم سوێن بەو خوایە کە گیانی منی بەدەست کرد بۆنی ناخۆشی دەمی ڕۆژوان کاتێک ئینسان بە ڕۆژوو دەبێت بۆنی دەمی خۆش نییە ئەو بۆنە ناخۆشە ئەو هەناسە ناخۆشی کە تۆ دەری دەبڕی لای خوای گەورە پاکتر و خۆشەویستترە لە بۆنی میسکی ئەزڵی خۆشتر و پاکترە. کەواتە دڵخۆش بە کاتێککە بۆنی دەبێت ئیسعاج مە خەمبار مەبە لای خوای گەورە لە بۆنی میسکی خۆشترە. خوای گەورە زۆری پێ خۆشە بەندەکەی بە ڕۆژوو بێت بەندەهەجی بۆ بکات حتا ئەو بۆنە ناخۆشی کە لە دەمی تۆ لە مەعیدۆ لە بخۆڵەی تۆ دەرچێت لای خوای گەورە لە بۆنی میسک خۆشترە. ئەمە سەربەرزیە شانازیە بۆ تۆ کە هاتکە بە ڕۆژووی. خوای گەورە میهرەبان دەیەوێت پێی خۆشە بەهۆی ڕۆژووە لە گوناه و تاوانەکەمان خۆش بێت. خوای گەورە میهرەبان زۆر بەڕەحمە ئەم ڕۆژووی خۆس کردووە لەسەرمان. بڕۆسەی دکتۆرەکان دەزانن چۆن باسی ڕۆژ دەکەن کە چەندێ بە سوودا بۆ دنیا و قیامەتەکەش قیامەتەکە ڕوون و ئاشکرایە بۆ دنیاکەش کە چەندێ بە سوودە. لە حەدیثێکی صحیح ابن ماجه هاتوه خۆشەویستی خوا فەرمووی صلی الله عليه وسلم إن لله عند فطر عتقاء من النار وذلك في كل ليلة. هەموو کاتێک ئێواران فتار دەکەینەوە خەڵکی ڕۆژوان خۆزگەم بەو کەسانی کە ئەم حەدیثە شمولیان دەکەن خۆزگەم بەو کەسانی یا ڕەبی خوای لەو کەسانەمان بگێڕ. هەموو ئێوارەیەک کە موسڵمانان فتار دەکەنەوە خوای گەورە و میهرەبان بڕیار ئەدات ئافواتێک دەرئەکات لێبوردنێک دەرئەکات. ئەم ئێوارە یەکەم ڕۆژی ڕەمەزان دووەم ڕۆژی ڕەمەزان سێیەم هەتا کۆتای ئەمڕۆ ئەوەندە نەفەر لە ژن و لە پیا و فڵان و فڵان و فڵان لە ئاگری دۆزەخ بڕیاری ڕزگاربوونیان بۆ درا. تەواو یەک ڕەمەزان یەک ئێوارەت بەسە یەک جا لەم ڕۆژانەی کە پێشوو تێپەڕیوە ئەم هەموو ڕەمەزانی کە بە ڕۆژوو بدی یا لەولا کە چەندێ دەگری یەک ئێوارەیە لە فتاردا بەر لێخۆشبوونی خوا بکەوی قەت ئاگری جەهەنەم نابینی. تەواو جا بۆیە هەموو کاتێک لە ئێوارانە پێشی ڕۆژوو بشکێنی بڵێ خوای لەو کەسانم بگێڕی کە ئەم ئێوارە لێخۆشبوونەکە شمولم دەکات. هەموو ئێوارەیەک هەموو شەوێک خوای گەورە کۆمەڵە کەس لە ئاگری دۆزەخ ڕزگار دەکا گەردنیان لە ئاگری دۆزەخ ڕزگار دەکا.
پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم وذلك في كل ليلة هەموو ئێوارێک هەموو شەوێک. ئەمە نعمەتێکی گەورەیە. بەردەوام دوعاکە بڵێ خوایە لەو کەسانم بگێڕی لە کاتی بەربانگا لە گوناهەکانم خۆش دەبی و لە ئاگری دۆزەخ ڕزگارم دەکەی. ئەوەیە خوای گەورە دەفەرمێ بە ڕۆژوبە بەرەکەتە بۆ تۆ، سەربەرزیە بۆ تۆ، شانازیە بۆ تۆ. کاتێ ئینسان کە بە ڕۆژوو دەبێ، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە صحیح بوخاری مسلمدا دەفەرمێ ئەو ئینسانی کە بە ڕۆژوو دەبێت دوو خۆشی بۆ هەیە. خۆشیەکیان ئەو کاتێک کە ڕۆژوەکەی دەشکێنێ الحەمدولله ئەمڕۆ بە ڕۆژوو بووم. خۆشیێکی تریش وئیذا لەقی ڕەبەه فەریح بصومه، کاتێ ئەگەیتە خزمەتی خوای گەورە لە ڕۆژی قیامەتە لە دوای مردنت دڵخۆش دەبی بە ڕۆژوەکەت، دڵخۆش دەبیت بە ڕۆژوەکەت، چونکە خوای گەورە دەفەرمێ ئادەمیزاد کردەوەکانی بۆ خۆیەتی ئیلا ڕۆژوو نەبێ خۆم دەزانم چۆن پاداشتی دەدەمەوە. بۆیە کاتێک کە بە پشتیوانی خوا دەگەیتە ڕۆژی قیامەت و خزمەتی خوای گەورە دڵخۆش دەبی دەوەی کە لە دنیادا خۆت برسیت و نوکرد. الحەمدا خوای یان یارمەتی دام ئەمڕۆ پاداشتی ڕۆژوەکە مەگەر خوا خۆی بزانێت چی بۆ داناوی، چونکە خوای گەورە دیاری نەکردووە. هەندێک پاداشتی باس کردووە بەڵام دەفەرمێ خۆم دەزانم چۆن پاداشتی ئەدەمەوە. پاداشتێک خوای گەورە وعدت پێ بدا و دیاریشی نەکا بۆ تۆ کەواتە زۆر گەورەیە. دڵخۆش بە بەخوا ڕۆژێک دێت ئەڵێ خۆزگایە مانگی ڕەمەزان مانگێ نەبا چەند مانگێک وایە، بەس کاتێک کە دەمری وا دەڵێیت یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، یا ڕەبی خوای لەو کەسانەمان بگێڕی کە ئێواران و لە کاتی فتاردا لێمان خۆش دەبی و لە ئاگری دۆزەخ ڕزگارمان دەکەی. ئامین ئامین ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوای گەورە میهرەبان پێیخۆشە و دەیەوێت بەهۆی ڕۆژووەوە بمان خاتە ناو بەهەشتێکی تایبەتەوە، دەرگایەکی تایبەتی داناوە بۆ ئەو کەسەی کە بە ڕۆژووە، وەکو فەزڵ و ڕێز و حورمەتێک. لە حەدیثێکی صحیح بوخاری مسلم داهاتۆ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە بەهەشتا کە هەشت دەرگای هەیە، دەرگایەکە ناوی دەرگای ڕەیانە، چونکە لە دنیادا تینود بووە خوای گەورە لەوێدا تێر ئاوت دەکات. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە ئەو دەرگایە تەنها تایبەتە بەو کەسانەی کە بە ڕۆژوو بوونە، ڕۆژوویان گرتووە. هیچ کەسێک لەو دەرگایەوە ناچێتە ژوورەوە ئیلا کەسێک لە دنیادا بە ڕۆژوو بوو بێت، ئەوە دەچێتە ژوورەوە. ئەوەی بە ڕۆژوو نەبوو بێت شمولی ناکات. بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەوە تایبەتە بەو کەسانی کە لە دنیادا بە ڕۆژوو بوونە. بێگومان دەرگایەکە دەرگای ڕۆژوو بێ دەرگایەکی زۆر جیاوازە. خوا لەو کەسانەمان بگێڕێ لەو دەرگایە بچینە ژوورەوە. جاوەرە بیرێ بکەرەوە. خوای گەورە میهرەبان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەرگاکانی بەهەشت دەکاتەوە، دەرگاکانی دۆزەخدا دەخات. باشە تۆ بیرێ بکەرەوە خوای گەورە میهرەبان لە مانگی ڕەمەزانە دەرگاکەمان لێ بکاتەوە دەرگای بەهەشت. ئایا تۆ بڵی بەیانی ئێمە بە ڕۆژوو بین بەیانی مەحروممان کە لەو دەرگایە؟ نا بەخوا بە ڕۆژوو بەخوا مەحروم نابیت. هەر لە دنیادا کاتێک کە بە ڕۆژوو دەبیت دەرگات لێ دەکرێتەوە، ئەبێ لە ڕۆژی قیامەتە خوا و دەرگای لەسەر دابخا کاتێک کە بە ڕۆژووی نا بەخوا دای ناخات. دڵخۆش بە ڕۆژێک دێت لەو دەرگایەوە پێشوازیەکی گەرمت لێ دەکرێت، فەرموو بڕۆ بەهەشتەوە سەلامی خواتان لەسەر بێ، بڕۆن بەهەشتەوە چونکە لە دنیادا بە ڕۆژوو بوون دەبێ ناو خوادا. ڕێز و حرمەتێکت لێ گیرێ خەیاڵیە، بە دڵ و بە مێشک و بە خەیاڵتان نایەت، کەواتە بە ڕۆژووی دڵخۆش بە. خوا فەرزی کردووە لەسەر دڵنیا بە ڕۆژێک دێ دڵخۆشت دەکات، ڕۆژێک دێ پێشوازیەکت لێ دەکرێت لەبەر ئەو ڕۆژوە ئەو تونێتی برسێتیە زۆر دڵخۆش دەبیت بە ئیزنی خوا. خوای گەورە میهرەبان ڕۆژوو فەرز کردووە لەسەرمان بۆی لە ڕۆژی قیامەتە تکاکارێکمان هەبێ. ڕۆژوو هاوڕێیەکی بە وەفایە، هاوڕێیەکی برادەرێکی بە کەڵکە، دیفاع لێ دەکا، پشتیوانیت لێ دەکا. لە ڕۆژی قیامەتە لای خوای گەورە میهرەبان تکا و شەفاعەتت بۆ دەکا. ڕۆژوو ئەوەندە لای خوا گەورە بێ
بێگومان تکا و ڕجا و پاڕانەوەکەی قبوڵە لای خوای گەورە. لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم قورئان لە ڕۆژی قیامەتدا شەفاعەتەکە ڕۆژوش بە هەمان شێوە. ڕۆژوو دەڵێ خوایە گیان من منعی ئەم ئینسانەم کرد، ئەم مرۆڤەم کرد لە خواردن و خواردنەوە و شەهەوات و ئارەزوەکان، بم کە تکاکار با تکا و شەفاعەت بۆ ئەم ئینسانە بکەم کە بە ڕۆژوو بووە. خوای گەورە تکا و شەفاعەتەکەی قبوڵ دەکات. هە لە دنیادا ئێمە کاتێک کە کێشەیەکمان هەیە، کێشەیەکی محکەمە و مەرکەزمان هەبێ، شوێنێکمان هەبێ، بە دوای محامیەکە ئەگەڕین بۆی محامیەکمان هەبێ، دیفاعێکمان هەیە کە ئیشەکەمان بۆ ئاسان کە تەشبیهات نەبێ. قورئان و ڕۆژوش لە ڕۆژی قیامەتە دەبنە تکاکار و دیفاعکەر بۆ ئێمە، دیفاعمان لێ دەکەن بۆی ئیشەکانمان ئاسان بێ و خوای گەورە بمان خاتە بەهەشتەوە. کەواتە وەڵڵاهی ڕۆژێک دێت قورئان دەکەوێتە پێشت، ڕۆژوو دەکەوێتە پێشت، دەڵێ دەفەرمێ وەرە با لای خوای گەورە تکا و شەفاعەتت بۆ بکەم. تکا و شەفاعەتی ئەوانیش قبوڵە و ڕەتکردنەوەی نییە. بۆیە ڕۆژێک دێت بە پشتیوانی خوا ئەم برسێتەی تۆ پاداشتەکەی ئەوەیە کە دەڕۆیتە بەهەشتەوە و تکاکار و شەفاعەتکارێک تێ کە ڕۆژۆکەتە، کەواتە دڵخۆش بە بۆ قیامەت زۆر پێویستت پێیەتی. بێگومان هیچ کەسێک نییە لە خوای گەورە بەڕەحمتر بێ بەرامبەر بە ئێمە. خوای گەورە زۆر لە دایک و باوکمان بەڕەحمترە بۆمان. خوای گەورە فەرزی کردووە لەسەرمان ڕۆژووی مانگی ڕەمەزان بۆی لە گوناهەکانمان خۆش بێ. پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم لحديثك صحيح بخاري مسلم ده هر کەسێک مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێت، بەڵام ئیمانی بە ڕۆژوەکە هەبێ و بە تەمای پاداشتی خوا بێ، غفر له ما تقدم من ذنبه، هەرچی تاوان و گوناهی کردووە لەوە پێش خوای گەورە لە هەمووی خۆش دەبێت. لەوە باشتر هەیە تۆ بتوانی بەهۆی ڕۆژووگرتنەوە چەند سەعاتێک تۆ نانی پارشی و حساکە نانی بانی دەیخۆی، تەنها نانی نیوەڕۆ ناخۆی. خوای گەورە میرەبان لە هەموو تاوانەکانی پێشوت خۆش ئەبێەوە کە حەقی خوا بێت. بۆی ئیمامی ابن جەوزی ڕەحمەتی خوای لێ بدە فەرمێ سوێن بەخوا ئەگەر بە مردوەکان بوترێ ئاواتان چییە؟ چ ئاواتێک دەخوازن؟ وەڵڵاهی دەڵێن ئاواتمان ئەوەیە کە بگەڕێنەوە بۆ دنیا یەک ڕۆژ بە ڕۆژووی. وەڵڵاهی مردوەکان ئێستا بگەڕێنەوە بە دڵ و بە ئیمان و بە تەقوا و بە ڕۆژوو دەبن. ئێمە ئێستا حالێن لە ئاواتی ئەوان داین، ئەو ئاواتی ئەوان ئاواتی بۆ دەخوازن، ئێمە لەوە داین با ڕێگای خوا بگرین. کەواتە ئینشاڵڵا دڵخۆش بین. خوای گەورە سپاس بۆ تۆ بە مسلمانی ئێمە دروست کردووە لەسەریشی مامرێنە یا رب العالمین. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داود وعي خيريان كدوا خوايا أو بعداشاني كأمر باس ما كدوا وأنا شيء باس ما نكدوا خوايا همي بنصيب ما نكي درباري روجو يا رب العالمين. خوايا نقولها كان من خوش با لو كسانا من بقيرك ئێواران لە کاتی فتاردا لە ئاگری دۆزەخ ڕزگارمان دەکەی. یا ڕەبی خوای ئێمە ضعیفین، ئێمە داماوین، ئێمە احتیاجی تۆین، تۆ بە ڕەحم و میهرەبان و دەوڵەمەندی خوای لێمان خۆش بە. ئامین آمین آمین وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.